بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني الروشنايي دنجي. ناوي كتاب آية الله بوني هيا نوسر دكتور زاكر نايك ورجر جروبي زاكر نخشة سازي برك عثمان محمد صالي تاب 2017 ميلادي نوبي تاب يكم شويني تاب ناوندی سارا تیراژ 1000 دانە نرخ 3000 دینار خوێندنەوەی عەلی خۆشناو هەڵەبڕ ڕێبین کازم بندیان بيششي الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده وعلى آله ومن والاه أما بعد سرتا بنابي خواي بخشندي مهربان درود ستايش بو سرجاني محمدي بيشواي إسلام صلى الله عليه وسلم جويگري برز مسلماني خوشويست كردستانياني عزيز لا سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر گەیاندن و بەرەو پێشبردنی ئاینی پیرۆزی ئیسلام و هەستکردنمان بە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی عیلمانیەت و بێدینی لە جیهان بە گشتی و کوردستان بەتایبەتی و لاوازی و سیستی و هەستنەکردن بە بەرپرسیارەتی تاکی کوردی مسلمان بەرامبەر بەرنامەی پیرۆزی ئاینی ئیسلام و تەنەزولکردن لێی و نەشارەزایی جیلی نوێ تاچی کوردی لە بەرنامە و پرۆگرامی ئیسلام و کەوتنەداوی تۆڕی ژەهراوی و کوشندەی دژەدین و عیلمانیەکان و بڵاوبوونەوەی گومانگەلێکی زۆر لەسەر بەرنامەی ڕاست و دروستی ئیسلام ئێمە وەک گروپی زاکیر بۆ لادان و ڕەوانەوەی گومانەکان بڕیارماندا هەستین بە وەرجێڕان و کردنە پەرتووکی تەواوی بەرهەموو کۆڕ و سیمینارەکانی کۆمپیوتەرەکەی ئیسلام دکتۆر زاکر نایک بۆ ئەوەی بتوانین خزمەتێک بە تاچی کوردی مسلمان بکەین و کتێبخانەی کوردیش زیاتر پێدەوڵەمەند بکەین گوێگری بەڕێز ئەم پەرتووکەی کە لەبەردەستماندایە یەکێکە لە بەرهەمی وەرجێڕاوی گروپەکەمان و بریتیە لە کۆڕێکی بەڕێز دکتۆر زاکر نایک کە لە ساڵی 2016 لە شاری تەرەنگاگۆی وڵاتی مالیزیا لە ژێرناوی ئایا ئەڵڵا بوونی هەیە پێشکەشی کرد ئێمەش لە شێوەی پەرتووکێکدا ڕێکمان خستۆتەوە لەم پەرتووکەدا وەڵامی ئەو پرسیارانە وەردەگریت کە بێدینان بەردەوام دووبارەی دەکەنەوە و ئینکاری لە بوونی ئەڵڵا دەکەن پاش خوێندنەوەی ئەم پەرتووکە بە شێوەیەکی زانستی و نیشاندانی سەدان بەڵگە و نیشانەی زانستی سەرسوڕهێنەر وەڵامی ئەو پرسیارەی کە لای زۆرینەی خەڵک ئاسان نییە وەردەگیرێتەوە کە ئەویش بریتیە لەوەی ئایا چۆن دەزانی یان چۆن دەیسەلمێنی کە خودایەک بوونی هەیە لە کۆتاییدا لە پەروەرین داواکارین پاڵپشت و پشتیوانمان بێت و توانی بێتمان خزمەتێکمان بە ئاینەکەی کردبێت و لە پێناوی ئەویش دابوو بێت و داوای لێبوردن لە گوێگری کوردیش دەکەین لە هەمبەر بوونی هەر هەڵە و کەم و کورتیەک لەم خوێندنەوەیەدا وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه گروپی زاکر 8 سەی 2017 میلادی بەرامبەر 1438 کۆچی دکتۆر زاکر نایک چێیە؟ لاپەڕا 6 دکتۆر زاکر نایک بانکخوازێکی ئیسلامی شارەزا و چاڵاکی جیهانیە و خەڵکی هیندستانە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە پزیشکی گشتیدا با شارەزاییەکی بێوێنە لە ئیسلام و بەراوردکاریەکی بەتوانای ئاینەکان ناسراوە
سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵینەوەی ئیسلامیە لە مۆمبای و قوتابی شێخ ئەحمەد دیدات بووە ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ. دکتۆر زاکر نایک تێڕوانینەکانی ئیسلام شی دەکاتەوە و گومانەکانی سەر ئیسلام دەڕەوێنێتەوە و خراپە تێگەیشتنەکان لەسەر ئیسلام ڕاست دەکاتەوە و لاڕێی قورئان و فەرموودەی ڕاست و دەقە پیرۆزەکانی تر و دەشیان بەستێتەوە بە لۆجیک و بیر و ڕاستیە زانستیەکان. لە دایکبووی پاییزی 1965 و بەناوبانگە با لێکدانەوە و ڕەخنەگریەکان و وەڵامە باوەڕپێهێنەرەکانی لەسەر ئەو پرسیارانەی کە لێی دەکرێت. لە ماوەی 12 ساڵی ڕابردوو تا هاتنی ساڵی 2008 دکتۆر زاکر نایک زیاتر لە 1200 وتاری گشتی پێشکەش کردووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا و ویلایەتە یەکگرتووەکان و ئیتاڵیا و سعودیا و ئیماڕاتی عارەبی یەکگرتوو و کووەیت و قەتەڕ و بەحرەین و عەمان و ئوسترالیا و نیوزیلەندا و باشووری ئەفریقیا و بوتسوانا و مالیزیا و هۆنگ کۆنگ و تایلاند و جوانا و ئەمریکای باشوور و تریندا و چەندین وڵاتی تر. و لەگەڵ چەندین وتار لە هیندستاندا و بەشداری زۆرێک لە گفتوگۆکانی کردووە بەسەرکەوتووی لەگەڵ زۆرێک لە کەسایەتیە بەناوبانگەکان لە ئاینەکانی تر وەک گفتوگۆ بەناوبانگەکەی لەگەڵ دکتۆر ویلیام کامبل لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەناونیشانی قورئان و ئینجیل لە ڕۆشنایی زانستدا کە لە ویلایەتی شیکاگۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی ئێپریلی 2000 بەڕێوەچوو کە تێیدا سەرکەوتوو بوو و گفتوگۆی لەگەڵ مامۆستای ڕۆحانی بەناوبانگ سڕی ڕاوی شانکار لە ژێر ناونیشانی چەمچی خودا لە ئاینی هیندۆسی و ئیسلام لە ڕۆشنایی دەقە پیرۆزەکان کە لە زەوی کۆشکەکان بەڕێوەچوو لە بانجالاڕور لە 21 ئایەری ساڵی 2006 کە ڕێزێکی زۆری لەلایەن ئامادەبوانی سەر بە هەردوو ئاینەکەوە لێگیرا گۆڤاری ئەندیان ئەکسپرێس لە ڕاپرسیەکدا لە 26 فێبرایەری ساڵی 2009 پلەی 82 بەخشیە دکتۆر زاکر نایک لە کۆی 100 کەسایەتی کاریگەر و بەهێزی ساڵی 2009 هیندستان کە زیاتر لە 1 ملیار کەسی هیندستان بەشداریان لەو ڕاپرسیە کردبوو و لە لیستی ناوی گەورەترین و باشتریندا مامۆستای ڕۆحانی لە هیندستان ناوی دکتۆر زاکر نایک لە پلەی سەیەم بوو لە دوای بابا ڕامدێڤ و سڕی ڕاوی شانکار کە ئەویش تاکە موسڵمان بوو لە لیستەکە بوونی هەبێت. دکتۆر زاکر نایک لە ئێستادا وەک ڕووکارێکی ئیسلام و موسڵمانان دەردەکەوێت. شێخ ئەحمەد دیدات بانخوازی جیهانی لە ئیسلام و بەراوردکردنی ئاینەکان نازناوی دیداتی گەورە لە دکتۆر زاکر نایک ناوە. لە ساڵی 1994 و لە مانجی مایۆی ساڵی 2000 پارچە تەختەیەکی هەڵکەندراوی پێشکەش کرد لە بەرامبەر ئەو سەرکەوتن و دەستکەوتانەی لە بواری بانگەواز و لە بەراوردکردنی ئاینەکان بەدەستهێناوە. پارچە تەختەکە لە سەری نووسرابوو دیاریەک بۆ دکتۆر زاکر عەبدولکەریم نایک کوڕی شیرینم، ئەوەی تۆ لە 40 ساڵ کردت 40 ساڵی دەخایەنێت تا من بەدەستی دێنم. سوپاس بۆ خوا کەوا دکتۆر زاکر نایک بە بەردەوامی دەردەکەوێت لە زۆرێک لە کەناڵە تەلەڤیزیۆنیە جیهانیەکان لە زیاتر لە 200 وڵات لە جیهاندا و بە بەردەوامی بانگهێش دەکرێت بۆ ئامادەبوون لە چاوپێکەوتن لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و زیاتر لە 100 وتار و گفتوگۆ و کۆڕ و وتوێژەکانی بە CD و DVD هەیە و چەندان کتێبی لە بارەی ئیسلام و بەراوردکردنی ئاینەکان نووسیوە. ئایا خودا بوونی هەیە؟ لاپەڕە 9 بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكف بربك أنه على كل شهيد. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بريزان خلشي شرفمند ريزم قبول بكن. خوشکان و برایان با سڵاوی ئیسلام سڵاوتان لێ دەکەم. ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. یەکێک لەو پرسیارانەی کە زۆر جار بەرگوێمان دەکەوێت و لەوانەیە لە مێشتی زۆر بەشماندا دروست بوو بێت بریتیە لەوەی کە دەوترێت
ئایا خودا بوونی هەیە؟ مرۆڤەکان لە بیرکردنەوە و مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسیارەدا دابەش دەبن بۆ سێ پۆڵ لە خەڵک. پۆلی یەکەم ئەو خەڵکانەی کە باوەڕیان بە بوونی هیچ خودایەک نییە کە ئەوانیش بێدینەکانن، مولحیدەکان. پۆلی دووەم ئەو خەڵکانەی کە دڵنیانین و پشتڕاست نەبوونەتەوە لەوەی کە خوا بوونی هەیە یان نا، و هیچ بڕیارێکیشیان لەم بارەوە نەداوە، بەڵکو خولیا و سەرگەردانن بە دوای بەڵگە و وەڵامی یەکلا کەرەوەدا، گومان ناویەکان لە هەبوونی ئەڵڵا. پۆلی سێیەم ئەو خەڵکانن کە باوەڕیان هەیە بە بوونی خوا، بەڵام توانای ئەوەیان نییە بیسەلمێنن بۆ ئەوانی تر کە خودا بوونی هەیە. وابزانم کە 95 خەڵکی شاری تەرەنگانۆ، ئەو شارەی کە کۆڕەکەی تێدا ئەنجام دراوە، موسڵمانن. بۆیە لەو باوەڕەدام کە پۆلی سێیەم لە خەڵک کە باس کراون زۆرینەی گوێگران پێک دێنن، و دڵنیام ئەم بابەتە سوود و گرنگێکی باشی دەبێت بۆ ئەم پۆڵەی خەڵک، واتە ئەوانەی کە باوەڕ دەکەن خوا بوونی هەیە بەڵام ناتوانن ئەوە بسەلمێنن بۆ غەیری خۆیان. من هەر کاتێک مولحیدێک دەبینم کە باوەڕی بابوونی خوا نییە، یەکەم شت کە بیکەم پیرۆزبایی و دەستخۆشی لێ دەکەم. لەوانەیە بپرسن دکتۆر زاکیر بۆ پیرۆزبایی لە مولحیدێک دەکات؟ هۆکاری ئەوەی کە پیرۆزبایی لێ دەکەم ئەوەیە کە زۆربەی مرۆڤەکان لەسەر باوەڕێکی کوێرانە دەڕۆن. ئەوە مەسیحیە لەبەر ئەوەی باوکی مەسیحیە، ئەمە هیندۆسیە لەبەر ئەوەی باوکی هیندۆسە. زۆر موسڵمانیش موسڵمانن لەبەر ئەوەی باوانیان موسڵمان و لەوانەیە بۆیان ماوەتەوە. زۆر موسڵمانیش موسڵمانن لەبەر ئەوەی باوانیان موسڵمان و لەوانەوە بۆیان ماوەتەوە. بەڵام ئەو مولحیدە بیر دەکاتەوە و کوێرانە و بێزانیاری و دڵنیایی شوێن کەس ناکەوێت. لەوانەیە لە خانەوادەکەیدا بێت کە باوەڕیان بابوونی خودا هەبێت، لەوانەوەشە خانەوادەکەشی باوەڕی بەبوونی خوا نەبێت. ئەو هاوڕانیە کە خوا بوونی هەیە ئەو بیر دەکاتەوە، واتە کوێرانە چاو لە کەس ناکات. بەڵام بپرسن با کوێرانە شوێن کەس نەکەوێت و باوەڕ نەهێنێت، بەڵام بۆ پیرۆزبایی لێ دەکەیت. هۆکاری پیرۆزبایی کردنم لەم مولحیدە ئەوەیە کە ئەو بەو باوەڕ نەبوونەی بە خودا نیوەی ڕێی بڕیوە و بۆ گەشتن و دۆزینەوەی خوای ڕاستەقینە و بەشی یەکەمی شەهادەی ئیسلامی هێناوە، کە بریتیە لەوەی کە هیچ خودایەک نییە، لا ئیلاه. بەڵام بۆ نام موسڵمانێکی تر، مەسیحی، جوولەکە، بوزی، هەتا دوایی کە کوێرانە شوێن دین کەوتووە و شوێن با و باپیرانی کەوتووە، دەبێت بیسەلمێنم کە ئەو خوایەی دەپەرسترێت هەڵەیە و خودا نییە. کەواتە لەگەڵ مولحید نیوەی کارەکەم تەواو بووە، لەبەر ئەوەی مولحید بێدین هاوڕایە لەگەڵ بەشی یەکەمی شەهادە کە لا ئیلاه هەیە. بۆیە تەنها شتێک کە پێویستە لەگەڵ کەسی مولحیدی بکەم سەلماندنی بەشی دووەمی شەهادەتە بۆی، کە ئەویش ئەوەیە بۆی بسەلمێنم تەنها خودایەکە بێت، ئەڵڵایە و لا ئیلاه، و بڵێت ئەشهەد، واتە شاهێدیش بدات، دواتریش بڵێت محەممەد ڕەسوول الله، واتە محەممەدیش صلی الله عليه وسلم پەیامبەری خوایە. بۆیە نیوەی کارەکەم لەگەڵ مولحید تەواوە. بەڵام لەگەڵ ناموسڵمانێکی تر مولحید نەبێت و خودایەکی تری هەبێت، ئەرکم زۆر قورس دەبێت و دەبێت سەرەتا بۆی ڕوون بکەمەوە و بۆی بسەلمێنم کە ئەو خوایەی ئەو دەیپەرستێت هەڵەیە و هەر خوداش نییە. ئینجا بێمە سەر ئەوەی کە خوای تاک و دروست و ڕاستەقینەی پێ بناسێنم هەیە کە ئەویش ئەڵڵایە. هەر لەبەر ئەمە بۆیە پیرۆزبایی لە مولحید دەکەم. ئاسایی یەکەم پرسیار لە مولحیدی ئەکەم ئەوەیە لێی دەپرسم پێناسەی خوا چییە؟ بۆ هەر کەسێک کە بڵێت خوا بوونی نییە دەبێت پێناسەی خوا بزانێت. ئەگەر پێناسەی خوا نەزانێت ئەوە ناتوانێت بڵێت خوا بوونی نییە. لێرەدا خەڵکانێک هاوڕان لەگەڵم، بەڵام زۆرێکیش لەگەڵم هاوڕانین. با نمونەیەک وەربگرین. ئەگەر ئەم پەرتووکە بەرز بکەمەوە بڵێم ئەمە پێنووسە، ئێوە بۆ ئەوەی بڵێن ئەمە پێنووس نییە دەبێت پێناسەی پێنووس بزانن. بەڵام ئەگەر پێناسەی پێنووس نەزانن ناتوانن بڵێن ئەمە پێنووس نییە. دەزانم هەندێکتان لەوانەیە بڵێن دکتۆر زاکیر خۆ چاومان هەیە، دەزانین ئەوەی بەدەستەوەیە پەرتووکە. ئیتر پێویست بەوە ناکات پێناسەی پێنووس بزانین تا بڵین ئەمە پێنووس نییە. بەڵام لێرەدا من هاوڕانیم لەگەڵتان.
بۆ ئەوەی بڵیت ئەمە پێنووس نییە دەبێت پێناسەی پێنووس بزانی. بۆ نمونە ئەگەر بڵێم ئەمە پەرتووکە لەوانەیە پێناسەی پەرتووک بزانی و دەزانی کە ئەمە پەرتووکە. بەڵام ئەگەر نەزانی پەرتووک چییە و پێناسەکەی نەزانی لەخۆوە و بێ زانیاری وەڵام دەدەیتەوە و لەوانەیە بڵێ ئەمە پەرتووک نییە و تۆ هەڵەیت. بە هەمان شێوە بۆ هەر کەسێک کا بڵێت خوا بوونی نییە دەبێت بزانێت پێناسەی خوا چییە. زۆربەی ئەوانەی کە باوەڕیان بە بوونی خودایەک نییە یاخود لێی بەدگومانن هۆکارەکەی ئەوەیە کا سەیری ئەو خودایانە دەکەن کە دەوروبەر و خزم و هاوڕێ و خەڵکانی تر دەیپەرستن. خودایەکە هەڵە دەکات یان لەبیر دەکات یان پێویستی بە خواردنە یان ماندوو دەبێت یان پێویستی بە نووستنە یان هەر تەنها بتێکە کاتێک کە ئەمانە دەبین و بیر دەکەنەوە و دەزانن کە ئەو خۆیانەی ئەم خەڵکانە دەیان پەرستن نەک خودا بەڵکو هەر هیچیش نین و تەنها ناویان لێناوە خودا. بۆیە کابرای مولحید دەڵێت بۆچی من خودایەکی ئەوها بێکەلک بپەرستم؟ ئەمە کەی خودایە؟ چ سوودێکی هەیە؟ بێگومان منیش کە موسڵمانم لەمەدا هاوڕام لەگەڵیان کە خودا نابێت هەڵە بکات یان لەبیر بکات یان ماندوو ببێت یان پێویستی بە خواردن بێت یان پێویستی بە نووستن بێت. خوا ئەوە نییە کە ئەم خەڵکانە بانگەشەی بۆ دەکەن. بۆیە تەنانەت منیش خوایەکی لەم شێوەیە ڕەت دەکەمەوە بۆیە دەڵێم لا ئیلاه. ئەگەر مولحید خوا ڕەت بکاتەوە لەبەر ئەوەی بەهەڵە پێناسەی خوای بۆ کراوە و نیشان دراوە دەبێت ئێمەی موسڵمانیش هاوڕابین لەگەڵی چونکە ئێمەش باوەڕمان بە خوایەکی بەم شێوەیە نییە. بۆ نمونە ئەگەر ناموسڵمانێک بێت و پێم بڵێت کە باوەڕم بە ئیسلام نییە لەبەر ئەوەی ئاینێکە ڕەحمەتی تێدا نییە ئاینێکە هانی تیرۆر دەدات ئاینێکە دژی مافەکانی مرۆڤە ئاینێکە نامەنتیقیە یان دژی زانستە بێگومان منیش باوەڕم بەوەها ئاینێک نییە. بەڵام من وەکو موسڵمانێک دەبێت ناموسڵمانەکە ڕاست بکەمەوە و تێی بگێنم کە ئەو زانیاریەی هەڵەی لەبارەی ئیسلام هەیە و بۆی بسەلمێنم کە ئیسلام لە ڕاستیدا ئاینی ڕەحمەتە. بێگومان ڕاگەیاندن و میدیاکان لەم شێوانەی وێنەی ئیسلامدا دەستێکی باڵایان هەیە و زۆربەی کەسانی ناموسڵمان لە ڕێی میدیاکانەوە وێنەیەکی هەڵەی ئیسلامیان نیشان دراوە. بۆ نمونە دەوترێت ئیسلام ئاینی تیرۆرە و خوێن ڕشتن. ئیسلام مافی ئافرەت پێشێل ئەکات. ئیسلام باوەڕی بە زانست و منطق نییە. بێگومان وەکووتم منیش باوەڕم بەوەها ئاینێک نییە. بەڵام لە ڕاستیدا ئیسلام ئاینی ئاشتیە و مافی ئافرەتیش دەدات و باوەڕشی بە زانست و منطق هەیە. ئیسلام لە وشەی عەرەبی سەلام وەرگیراوە کەواتاکەی ئاشتیە. ئاینێکە کە دژی تیرۆر و خوێن ڕێژیە. هەر بۆیە لە ئایەتی 32 سوورەتی ئەلمائیدە الله سبحانه وتعالى دەفەرموێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. واتە هەر کەسێک مرۆڤێک بکوژێت کە هیچ کەسێکی نەکوشت بێت یاخود خراپەکاری و فەسادی لە زەویدا نەکردبێ ئەو وەکو ئەوە وایە کە هەموو مرۆڤایەتی کوشت بێت و هەر کەسێک مرۆڤێک لە مردن بپارێزێت وەکو ئەوە وایە کە هەموو مرۆڤایەتی پاراست بێت. ئەم ئاەتەی قورئان بە ڕوونی دەری دەخات کە کوشتنی هەر مرۆڤێک بەبێ هۆکار حەرام کراوە. بۆیە چۆن دەبێت ئاینێک ئەمە هەڵوێستی بێت ئاینی تیرۆر و توونڕەوی بێت؟ ئیسلام ئاینێکی لۆجیکیە بەڵام بۆ ئەوانەیە کە تێدەگەن و باوەڕ دەهێنن هەر بۆیە قورئانیش دەفەرموێت ئەفەلا یوئمینون واتە هێشتا باوەڕ ناهێنن. ئیسلام ئاینێکە بۆ هەموو مرۆڤەکان هاتووە بێ جیاوازی. لە سوورەتی ئەنیساءدا ئایەتی 124 الله سبحانه وتعالى فەرموویەتی ومن يعمل من الصالحات من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة ولا يظلمون نقيرا. واتا کەسێکیش کردەوە چاکەکان جێبەجێ بکات لە نێر یام لەمێ لە هەمان کاتدا ئەو کەسە بڕوادار بێت ئەوانە دەستنە بەهەشتەوە و بچووکترین ستەمیان لێ ناکرێت هێندەی توێکڵی ناوکە خورمایەک. ئیسلام ئاینی منطقە. ئیسلام ئاینی زانستە. لەو کاتەی کە بیری هەڵەی ناموسڵمان ڕاست دەکەینەوە ئینجا ئەو نرخی ئیسلام دەزانێت
بەهەمان شێوە ئەم مولحیدە پێناسەیەکی هەڵەی خوای لا دروست بووە بۆیە ئەوەی لەسەر ئێمەی موسڵمان بیکەین چییە؟ دەبێت بیرۆکە و مەفهومی دروستی خوایان بۆ باز بکەین. باشترین وەڵام کە هەر موسڵمانێک با کەسی مولحیدی بدات لەسەر بیرۆکە و تێگەیشتن دەربارەی خوای گەورە سوورەتی ئیخلاس کە دەفەرموێت قل هو الله ئەحەد واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی ئیماندار بڵێ ئەو خوایەی کە ناوی ئەڵڵایە خوایەکی تاک و تەنهایە بێ هاوڵ و هاوتایە الله الصەمەد ئەڵڵا زاتێکی پایەدار و دەسەڵاتدارە نیازی بە کەس نییە و هەموویان ئاتاجی ئەون هەر ئەو دەتوانێ بەڵاو ناخۆشی لابەرێت و پێویستی و داخوازیەکانمان جێبەجێ بکات لەم یەلید وەلەم یولد هیچ کەسی لێ نەبووە و لە هیچ کەسیش نەبووە وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد هەرگیز هاوتا و هاوشێوە و دەسەڵاتدارێکی تر نییە لە بەرامبەریەوە بوەستێت و هاوشانی بێت ئەمە پێناسەیەکی چوار دێڕیە بۆ خوای گەورە کە لە قورئانی پیرۆزدا هاتووە جا هەر کەسێک بڵێت خوا ئاوها و ئاوهایە و پێناسەیەک بۆ خوا بکات ئەگەر ئەوەی ئەو باسی دەکات لەگەڵ پێناسە چوار دێڕیەکەی خوا بگونجێت ئێمەی موسڵمان هیچ ئیعترازێکمان نابێت کە بڵین ئەمە خودا نییە. ئەم سوورەتە سوورەتی ئیخلاس پێوەری بەراوردکردن و هەڵسەنگاندنە لە ئاین زانیدا کاتێک دەچیت بۆ کڕین یان فرۆشتنی زێڕ و دەتەوێ بزانی زێڕەکەت تا چەند پوخت و پاک و خاوێنە زێرفرۆش زێڕەکە دەکڕێت و دایدەنێت بەرامبەر نمونەیەکی بەراوردکردن دواتر ڕەنگەکانیان و بەراورد دەکات و پێت دەڵێت کە ئەم زێڕە عەیار 24 یان عەیار 22 یان عەیار 18 یان لەوانەشە بڵێت ئەمە هەرخۆی لە بنەڕەتدا زێڕ نییە چونکە لەگەڵ نمونەکان ناگونجێت. جا سوورەتی ئیخلاس نمونەی بەراوردکردنە لە ئاینزانی و خوداناسیدا ئاینزانی یەکسانە بە ثیۆلۆجی ثیو واتە خوا لۆجی واتە زانست ثیۆلۆجی با پێکەوە واتە خوازانی یان ئاینزانی. سوورەتی ئیخلاس نمونەی بەراوردکردنە لە ئاینزانیدا هەر خوایەک کە لەلایەن مرۆڤێکەوە بپەرسرێت تێستی بکە و بەراوردی بکە لەگەڵ سوورەتی ئیخلاس ئەگەر ئەو خوایەی دەیپەرستێ لەگەڵ سوورەتی ئیخلاس هاتەوە و هاوتا بوو واتە ئەوەی دەیپەرستێ خودایەکی دروستە بە پێچەوانەوە ئەوەی دەیپەرسرێت خودا نییە و شتێکی ترە. بۆ نمونە هەزاران خەڵکی ئەم شارە باگوان ڕاجینش خودایانە و ئەو دەپەرستن بۆ ئەوەی بزانین ئایا ڕاستە ئەمە خودایە ئەبێ بەراوردی بکەین ئایا باگوان تاک و تەنهایە و کەس هاوبەشی نییە کەس هاوکاری نییە بێگومان وانە ئەی ئایا باگوان پایەدار و دەسەڵاتدارە و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا شکاوە بێگومان نەخێر ئەی ئایا باگوان هەمیشە و نەمرە کاتێک ژیاننامەکەی دەخوێنیتەوە دەزانیت کە ئەم کەسە بەدەست نەخۆشی ڕەبە و شەکرەوە ناڵاندوویەتی خەیاڵ بکە خودا بەدەست نەخۆشی شەکرەوە بناڵێنێ ئەی ئایا باگوان لە کەس نەبووە و کەسی لێ نەبووە بێگومان نەخێر ئەمیش وەکو هەر کەسێکی ئاسایی لە دایک و باوکێک بووە و هەر وەکو هەر مرۆڤێکی تر دەژیت و دوو قاچ و دوو دەست و دوو چاو و دەمولوت و گوێی هەیە بۆیە ئەگەر کەسێکی بێلایەن و لۆجیکی کە باوەڕی بە ئاینێک کە بێت گوێی لە موتەیە بێت ئەو هاوڕا دەبێت لەگەڵ بیرۆکەی دروستی خوا بەڵام ئەمڕۆ ڕۆژی زانستە و هەر شتێک زانست نەیسەلمێنێت لای زۆربەی خەڵکی بێبەها و بێواتا و ناڕاست دادەنرێت بۆیە زۆربەی زۆری مولحیدەکانی ئێستا زانست دەکەنە پێوەر و زانست پەرستن هەر بۆیە دێن و پرسیارم لێ دەکەن ئایا دەتوانی زانستیانە هەبوونی خوام بۆ بسەلمێنی؟ الله لە قورئاندا لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 64 دەفەرموێت قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا
ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون واتا أي محمد صلى الله عليه وسلم بڵێ ئەی ئەوانەی کتێبتان بۆ ڕەوانەکراوە وەرن بەدەم بانگەواز و بەرنامەیەکەوە کە هاوبەش و هاوسەنگە لە نێوان ئێمە و ئێوەشدا ئەویش ئەمەیە جگە لە ئەڵڵا کەسی تر نەپەرستین هیچ جۆرە هاوڵێکی بۆ بڕیار نەدەین هیچ لایەکمان لاکەی ترمان بە پیرۆز و فەرمانڕەوا دانەنین و لە جیاتی ئەو زاتە و نەیپەرستین خۆ ئەگەر لەم بانگەوەزادا سەرپێچیمان کرد و گوێمان پێنەدا ئەوە پێیان بڵێ کە ئێوە بە شایەت بن کە ئێمە موسڵمانین و ملکەسی فەرمانی پەروەردیگارین ئەم ئاەتەی قورئانی پیرۆز ڕێگایەکمان پیشان دەدات کە چۆن لەگەڵ ناموسڵمانان قسە بکەین بۆیە کاتێک کە لەگەڵ مولحیدێک قسە دەکەم خەڵک لێم دەپرسن ئەی بەرنامەی هاوبەشی نێوان تۆ و مولحید چییە منیش دەڵێم بەرنامەی هاوبەشمان لا ئیلاهەیە واتە هیچ خودایەک نییە هەر لەبەر ئەمەش من پیرۆزبایی لێ دەکەم ئایا خودا بوونی هەیە وەکو پێشتر ئاماژەم پێدا کە مولحیدەکان زیاتر زانست دەکەنە پێوەر و بڕوایان بە زانستەیە بۆیە دەبێت هەوڵ بدەین لە ڕێگەی باوەڕی ئەوەوە کە زانستە هەبوونی ئەڵڵای بۆ بسەلمێنین بۆیە بۆ ئەم کارش ئێستا هەوڵ دەدەم لە ڕێی سوود وەرگرتن لە کۆتا وەحی ئاسمانی کە قورئانی پیرۆزە بوونی خودا بسەلمێنم هاوکات ئەوەش دەسەلمێنم کە ئەم قورئانە وتەی ئەڵڵایە وادانێت لەگەڵ مولحیدێک دەکەوینە گفتوگۆ ئەگەر نەتوانێت پێناسەیەکی ڕاست و دروست بۆ خودا بکات ئەوە من لێی دەپرسم ئەگەر ئامێرێک لە پێشت دانرا کە هیچ کەسێک پێشتر نەیبینی بێت و کەسیش دەربارەی هیچی نەزانی بێت لەم بارەدا کێ یەکەم کەس دەبێت کە میکانیزم و چۆنیەتی کارکردنی ئەم ئامێرەت پێ بڵێت ئایا وەڵامی چی دەبێت بێگومان مادام ئەو زانستیانە و لۆجیکیانە دەدوێت و بیر دەکاتەوە ئەبێت وەڵامەکەشی زانستیانە و لۆجیکیانە بێت بۆیە وەڵامەکەی لە چەند شتێک تێپەڕ ناکات یان ئەو کەسەی کە نەخشەزازی بۆ کردووە و داهێنەریەتی یان پیشەسازەکەی یان بەرهەمهێنەرەکەی بێگومان وەڵام هەرچی بێت هەر کەسێک بێت دەبێت کە هاوتای دروستکەری ئامێرەکەیە جائیتر دروستکەر یان داهێنەر یان بەرهەمهێنەر یان پیشەسازەکەی بێت ئێستا ئەم وەڵامە لە مێشکتدا دابنێ و لە بیری مکات تا کۆتایی ئەم پەرتوکە لەسەر بنەمای ئەم وەڵامەی کە وەرمانگرت و لەسەر بنەمای ئەوەی کە کەسی بێدین مولحید زانست دەکەنە پێوەر و دەیانەوێت زانستیانە بوونی خودایان بۆ بسەلمێنم منیش کۆمەڵێک پرسیاری زانستی لە زۆربەی بوارەکانی زانستە دەورژێنم و ئاراستەیان دەکەم و وەڵامیشم لێیان دەوێت با دەست پێ بکەین کۆ دەپرسم ئایا ئەم گەردوونە چۆن دروست بووە بێگومان ئەمڕۆ زانست دەڵێت ئەم گەردوونە سەرەتا تەمە ئەستێرەیەک بووە و دواتر بەهۆی تەقینەوەیەکی گەورەوە لێکجیا بۆتەوە و بۆتە هۆی دروستبوونی گاڵاکسیەکان ئەستێرەکان خۆر هەسارەکان و ئەم زەویەی کە لەسەری دەژین بۆیە دەبێت ئەمیش هەمان وەڵام بداتەوە و ئەمە دووبارە بکاتەوە چونکە ئەو داوای وەڵامی زانستیانەی لە من کردووە پاشان لی دەپرسم کەی پەیتان بەم ڕاستی و زانستە بردووە کەی زانست ئەمەی سەلماندووە و درچی پێکرد بێگومان لە ساڵی 1978 هەردوو زانای ئەمریکی ڕۆبێرت وێلسن و ئارنۆ پێنزیاس خەڵاتی نۆبلیان بەدەستهێنا دوای ئەوەی توانیان چۆنیەتی دروستبوونی گەردوون و تەقینەوە گەورەکە ڕوون بکەنەوە بۆیە دەبێت کاکی بێدینیش ئەمەم وەڵام بداتەوە کە وەڵامی زانستە پاشان من دەڵێم ئەوەی تۆ باسی دەکەی لە بارەی تەقینەوە گەورەکە لەبارەی ئەوەی کە چۆن جیهان دروست بووە چۆن زەوی دروست بووە لە قورئاندا 1400 ساڵ لەمەوبەر باس کراوە و ڕوون کراوەتەوە وەک لە ئاەتی 30 سوورەتی ئەلئەنبیادا الله سبحانه وتعالى دەفەرمێ أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء
كل شيء وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. وتا آيا أواني بباوربون نيان بيني وبويان رنبو توا براستي آسمان كانوا الزوي يك بارتسبون لو دوال ليك من زياكر نوا كأما آماجي بو أوي كأم راستقينا للاين أوانوا بي دبريت لا آويش هموشتيشي زندومان فراهم هناوا أو زوربي بيكاتي لشي آدمي زادو زندورانو روك بيك دهينت. آیا اوانا هر باور ناهێنن بەم ڕاستیانە و بەو دەسەڵاتە بێسنوورەی ئێمە کەواتە ئەوەی تۆ باسی دەکەی کە 40 ساڵ پێش ئێستا زانیوتە و زانست سەلماندوویەتی ئەوە پێش 1400 ساڵ لەمەوبەر قورئان ئاماژەی پێکردووە. چێیە بتوانێت ئەمە لە قورئاندا باز بکات؟ لەوانەیە بڵێیت ئەمە بە سوودفە و بە شەنس باس کراوە. لەم بارەدا پێویست ناکات زیاتر گفتوگۆی لەگەڵ بکەیت و لەسەری بڕۆیت، بەڵکو پرسیارێکی تری لێ دەکەم و دەپرسم ئایا شێوەی زەوی چۆنە؟ لە ڕابردوودا وا لێک دەدرایەوە کە زەوی تەختە تاکو ساڵی 1577 کە بەڕێز فرانسیس درەیک گەشتێکی لە دەوری زەوی کرد و سەلماندی کە زەوی گۆیە. بۆیە مولحیدەکە لە وەڵامدا دەڵێت کە نزیکەی 450 ساڵ پێش ئێستا زانست ئەوەی دەرخستووە کە زەوی گۆیە. منیش پێی دەڵێم ئەوەی پێش 450 ساڵ زاندراوە کە زەوی گۆیە لە قورئاندا پێش 14 سەدا 1400 ساڵ باس کراوە، وەک لە ئایەتی 29 سوورەتی لوقمان الله سبحانه وتعالى دفرمه ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى وأن الله بما تعملون خبير. وتا آيا سرنجت نداوك براستي خوا شو تيك هلكيشي روش دكاتو روجيش تيك هلكيشي شو دكات خورو مانجي بو ترخانو ملكت كردون. هەر یەکەیان تا کاتێکی دیاریکراو لە سوڕانەوەیدا بەردەوام دەبن. بەڕاستی خوا بەکار و بە کردەوەتان زۆر ئاگادارە. بێگومان دەبێت لێرەدا ئەوە بزانین کە بەستنی شەو بە ڕۆژەوە و ڕۆژ بە شەوەوە و تێک هەڵکێشبوونیان و ئاڵوگۆڕبوونیان وردە وردە و بە قۆناغ تەنها بە شێوەیەک ڕوودەدات، ئەویش ئەگەر زەوی گۆیی بێت. ئەگەر تەخت بوایە ئەو کات گۆڕان لە شەو بۆ ڕۆژ و لە ڕۆژ بۆ شەو لە ناکاو و لە پڕ دەبوو. وخوای گەورە لەم بارەیەوە لە ئایەتی 5 سوورەتی ئەززومەردا زیاتر دەدوێ و دەفەرموێ خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى ألا هو العزيز الغفار. وتا خواي گەورە ئاسمانەکان و زەوی لەسەر بنچینەی حەق و ڕاستی دروست کردووە، بە شێوەی کەوانەیی و شەو بەسەر ڕۆژدا دەهێنێت، بە هەمان شێوەی کەوانەیی ڕۆژیش بەسەر شەودا دەهێنێت، کە ئەمە خۆی بەڵگەیەکی قورئانیە لەسەر شێوازی خڕی زەوی. ڕۆژ و مانگیشی ڕام کردووە و ڕایهێناون لە فەرمانی دەرناسن و لە خزمەتی ئادەمی زاددان. هەر یەک لەوانە لە چرخ و خولدان تا کاتێکی دیاری کراو. هەر ئەو خوایە زۆر بەدەستەڵاتە تۆڵە لە کافران دەسێنێت و لە دەستی دەرناچن. لێخۆشبووە و چاوپۆشی دەکات لە هەڵە و کەم و کوڕی ئیمانداران. وشەی عەرەبی کووارە واتە داپۆشان یان پێچان، وەکو چۆن جامانەیەک لە دەور سرد بپێچی و پێچانی شەو لە دەم ڕۆژ و ڕۆژ لەسەر شەو کاتێ دەشێت، تەنها ئەگەر زەوی گۆیی بێت. گەر زەوی تەخت بێت ئەوە ڕوونادات و ئەو دەستەواژەیە لەگەڵیدا ناگونجێ. لە قورئاندا لە سوورەتی ئەننازیعات ئایەتی 30دا خوای گەورە فەرموویەتی والأرض بعد ذلك دحاها، واتە دواتر زەویشی بە شێوەیەکی هێلکەیی بەدیهێناوە و ئەمڕۆ دەزانین کە زەوی بە تەواوی گۆیی نییە. وەکو تۆپ ئەو کەمێک دوو جەمسەری هەیە، ئەو شێوە گۆیەکەی زەویە و وشەی عەرەبی دەحاها یەکێک لە ماناکانی پاناییە، و زەویش پاناییەکە و واتایەکی ترکە لە وشەی عەرەبی دەحاها هاتووە هێلکەیە و ئەمە ئاماژە نییە بۆ هێلکەیەکی سادە، بەڵکو وشەی دەحاها تایبەتە بە هێلکەی وشتر مرخەوە نەعامە و دیسانەوە وشەی دەحاها
ئاماژە بە جێگایەک دەدات کە نەعامە هێلکەکەی لێدادەنێت و ئەگەر شێوەی هێلکەکەی نەعامە پێچەوانە بکەین سەراوژێر دەبینین کە شێوەی وەکو شێوە گۆیەکەی زەوی نیمچە تەختە لە جەمسەرەکان بێنە بەرچاوت. قورئان پێش 1400 ساڵ ئاماژەی بەوە کردووە کە ژێوەی زەوی نیمچە گۆیە وەکو هێلکەی نەعامە. لە مولحید دەپرسم ئەوەی ئێوە پێش 450 ساڵ کەشفتان کرد قورئانەکەم پێش 1400 ساڵ باسی کردووە. باشە چێ دەتوانێت باسی شتێکی لەم جۆرە لە قورئاندا بکات؟ لەوانەیە بڵێیت پێغەمبەرەکەتان دیارە کەسێکی زۆر شارەزایە، لەوانەیە ئەو باسی کردبێت. گفتوگۆی زیاتری لەگەڵ ناکەم و پرسیارێکی تری لێ دەکەم. لێی دەپرسم ڕووناچی مانگ ئایا هی خۆیەتی یان پەرسدراوەتەوە منعکس؟ دیارە کە پێم دەڵێت پێشتر وا دەزاندرا کە ڕووناچی مانگ هی خۆیەتی، بەڵام کە زانست پێشکەوت ئەوەی سەلماند کە ڕووناچی مانگ هی خۆی نییە بەڵکو ڕووناچی پەرزدانەوەیە ئینعیکاس. من پێی دەڵێم قورئان دەفەرموێت لە سوورەتی الفورقان ئایەتی 61 تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا. واتا زور گەورە مەزنە ئەو زاتەی لە ئاسماندا چەندەها خولگەی گەورەی بۆ هەسارە و ئەستێرەکان بەدیهێناوە، هەروەها چرایەکی پڕشنگدار کە خۆرە و مانگێکی ڕووناکیشی بۆ زەوی دابین کردووە. وشەی بەکارهێنراو بۆ خۆر لە قورئاندا شەمسە و هەندێک جاریش بە سیراج یان وەهاج ئاماژە پێدەدرێت، واتە تەنێکی بریقەدار و بە مانگیش دەوترێت قەمەڕ. لە قورئاندا و هەمیشە وەسف کراوە وەکو مونیر یان نور، واتە ڕووناچی وەرگیراو یان پەرزدراو. ئەمەی کە دەڵێت ڕووناچی مانگ وەرگیراوە و پەرزدراوە لە ئایەتی 5 سوورەتی یونس و لە ئایەتی 16 سوورەتی نوحدا دووبارە کراوەتەوە و لێرەدا دەپرسم ئایا چێیە توانیوێتی ئەمە لە قورئاندا باس بکات پێش 1400 ساڵ کە ڕووناچی مانگ هی خۆی نییە بەڵکو وەرگیراوە و پەرزدراوە؟ بەڕواناکەم کە هیچ وەڵامێکتیان لابێت بۆم جگە لە هەندێشتی دووبارە و سادەکە لەوانەیە ئەو پەڕی بڵێیت پێغەمبەرەکەتان صلی الله عليه وسلم زۆر زیرەک و زانا بووە لە زانستدا، ئەوە ئەمەی نووسیوە. من ساڵی 1982 قوتابخانەم تەواو کرد کە لە قوتابخانە بووم فێری ئەوە کرام کە خۆر جێگیرە و با دەوری تەوەرەکەیدا ناخولێتەوە، بەڵکو کۆمەڵەی خۆر گەلە هەسارەکانی تر با دەوری خۆردا دەخولێنەوە. واتە پێش نزیکەی 30 ساڵ لەوەبەر لە قوتابخانەدا فێربووم کە خۆر لە دەوری تەوەرەی خۆیدا ناخولێتەوە. بەڵام لە ئایەتی 33 سوورەتی الئەنبیادا الله سبحانه وتعالى دەفەرموێ وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون. واتە خوا هەر ئەو زاتەیە کە شەو و ڕۆژی بەدیهێناوە، خۆر و مانگیشی دروست کردووە، هەر یەکەیان لە خولگەیەکدا دەسوڕێتەوە، زەوی بە دەوری خۆردا و مانگیش بە دەوری زەویدا. وشەی عربی یوسەبیحون جوولەی تەنێکی بزۆک وەسف دەکات. ئەگەر من ئەم وشەیە بەکار بێنم وشەی یوسەبیحون لا وشەی سەبەحدا ڕێژراوە، جوولەی تەنێکی بزۆک وەسف دەکات و کە ئەم وشەیە بۆ کەسێک بەکار بێنم لەسەر وشکانی، ئەوە مانای ئەوە نییە کە ئەو کەسە دەخولێتەوە، بەڵکو ئەوە مانای ئەوە دەگەێنێت کە ئەو کەسە ڕێدەکات یان ڕادەکات. ئەگەر ئەم وشەیە بەکار بێنم بۆ کەسێک لەناو ئاودا، ئەوە مانای ئەوە نییە کە ئەو کەسە بەسەر ئاودا ڕێدەکات، بەڵکو مانای ئەوەیە کە ئەو مەلە دەکات. بە هەمان شێوە و بە تایبەتی لە قورئاندا بۆ تەنێکی ئاسمانی ئەو وشەیە بە واتای فڕینی ئەو تەنە نایەت، بەڵکو واتای ئەوەیە کە ئەو تەنە لە دەوری تەوەری خۆردا دەخولێتەوە. کاتێک کە ئەم ئایەتی قورئانم خوێندەوە، قورئانێک کە 1400 ساڵ لەمەوبەر دابەزیوە بە خۆمم وت باشە خۆ من لە قوتابخانە ئەوە فێرکراوم کە خۆر جێگیرە و ناخولێتەوە، بەڵام ئێستا کە زانست پێشکەوتووە دەتوانین وێنەیەکی خۆر دەستخەین و لەسەر مێزێک دایبنین و سەیری بکەین. دەبینی کە هەندێک پەڵەی بەقعای ڕەشی لەسەرە و ئەم پەڵە ڕەشانە نزیکەی 25 ڕۆژیان پێویستە بۆ ئەوەی یەک خول تەواو بکەن و ئەمەش ئەوە دیار دەخات کە خۆر نزیکەی
25 ڕۆژی دەوێ بۆ ئەوەی یەک خول تەواو بکات بێنە بەرچاوت ئەوەی لە قوتابخانە خوێندبووم ئەمڕۆ پاش ئەوەی زانست پێشکەوت زانیان کە هەڵەیە مانای ئەوەیە کە بەلایانی زۆرەوە لە 50 ساڵی ڕابردوودا زانیویانە کە خۆریش لە دەوری تەوەری خۆیدا دەخولێتەوە بەڵام قورئان پێش 1400 ساڵ باسی ئەمەی کردووە کێ دەتوانێت باسی ئەمە بکات لە قورئاندا ئێستا مولحیدەکە تێدەپەڕێ وەڵام ناداتەوە وەڵامی پێ نییە بۆیە چاوەڕێی وەڵام مەبە و لێی پرسە ئەمڕۆ زاناکان پێمان دەڵێن ئەو ڕووناچیەی خۆر کە هەیەتی بەهۆی کارلێکێکی کیمیاویە کە ملیارەها ساڵە کارلێک دەکات و بەردەوامە و ڕۆژێک دێت ئەم کارلێکە چیمیاویە نامێنێ و ڕووناچەکەی دەکوژێتەوە و هەروەها ژیانیش لە سەرزەوی نامێنێ و کۆتایی دێت بە هەمان شێوە قورئان لە ئایەتی 38 سوورەتی یاسیندا پێمان دەفەرموێت والشمس تجري لمستقر لها ذلك تقدير العزيز العليم واتا خۆریش لە گردش و سوڕانەوەی خۆیدا بەردەوامە و بەرەو سرەوت دەچێت یاخود بە دەوری چەقی خۆیدا دەسوڕێتەوە بێگومان ئەوە توانای زاتێکی باڵادەست و زانا دەردەخات کە هەموو شتێکی باڕێک و پێچی دروست کردووە و هەروەها لە ئایەتی 29 سوورەتی لوقماندا دەفەرموێت ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى وأن الله بما تعملون خبير واتا آیا سرنجت نداوە کە بەڕاستی خوا شەو تێک هەڵکێشی ڕۆژ دەکات و ڕۆژیش تێک هەڵکێشی شەو دەکات خۆر و مانجی بۆ تەرخان و ملکەت کردوون هەر یەکەیان تا کاتێکی دیاریکراو لە سوڕانەوەیدا بەردەوام دەبن بەڕاستی خوا بە کار و کردەوەتان زۆر ئاگادارە وشەی مستەقڕ لەگەڵ ئەوەی ئاماژە بە ماوەیەکی دیاریکراو دەدات بە واتای شوێنێکی دیاریکراویش دێت ئەمە ئەوە دەگەێنێت کە قورئان دەفەرموێت خۆر تەنها ماوەیەکی دیاریکراو کارە دەبێت و فەرمان بەجێ دێنێت مانایەکی دیکەی ئەوەیە کە شوێنێکی دیاری کراوە ئەمڕۆ زانست پێمان دەڵێت خۆر بە هاوشانی لەگەڵ کۆمەڵەکەی بەرەو خاڵێکی ناوگەردوون دەزولێن و بە سەختی و بەتینەوە بەرەو ئەو خاڵە کە ناسراوە بە ئەلفالایرە کە لە لووتکەی خۆریە و بە خێرایی 12 میل لە یەک چرکەدا لەو خاڵە نزیک دەبنەوە واتە زانست دەڵێت لە ئێستادا خۆر بەرەو خاڵێکی دیاریکراو دەجوولێت و بۆ گەیشتن بەو خاڵەش ماوەیەکی دیاریکراوی پێویستە و بە گەشتنی بەو خاڵە لە سرەوتن ئەکەوێت ئەمەش هەر هەمان ئەو مەبەستەیە کە لە ئایەتی 38 سوورەتی یاسین و 29 سوورەتی لوقماندا ئاماژەیان پێکراوە باشە چێ توانیویەتی ئەمە لە قورئاندا باز بکات دووبارە بێدینەکە هیچ وەڵامێکی پێنابێت و بێدەنگ دەبێت بۆیە تۆش چاوەڕوانی وەڵامی لێمە بە و جارێکی تر لێی بپرسە زانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە ئەو بەرگە هەوایەی لە دەرەوەی زەوی هەیە وەکو پارێزەرێک کار دەکات و ڕێگە بە تیشکە زیانبەخشەکان نادات وەکو تیشکی ئێکس سەر و بنەوشەیی کە بێنە ناو زەوی و زیان بە مرۆڤەکان بگێنن ئەگەر ئەم بەرگە بوونی نەبە ئەوە ژیانیش لەسەر ڕووی زەوی نەدەبوو یان ئەستەم دەبوو قورئان لە ئایەتی 32 سوورەتی ئەلئەنبیا ئاماژە بەم ڕاستیە دەکات و دەفەرموێت وجعلنا السماء سقفا محفوظا وهم عن آياتها معرضون ئێمە ئاسمانمان کردووە بە سەقفێکی پارێزراو کەچی ئەوانە ڕوووەردەجێڕن لە هەموو نیشانە و بەڵگەکانی ئاسمان کەواتە ئەوەی زانست پێش 104 ساڵ و لە ساڵی 1913 دۆزیەوە و پەی پێبرد دەربارەی چینی ئۆزۆن قورئان پێش 1400 ساڵ لەمەوبەر باسی کردووە و ئاماژەی پێداوە و دەفەرموێ ئاسمانمان کردووە بە سەقفێکی پارێزراو کە لە قوتابخانە بووم فێرکرابووم کە مادە سێ دۆخی هەیە ڕق شل و گاز وەزانەکان لەو کاتەدا دەیانوت کە دەرەوەی سیستەمی ڕێکخراوی گەردوونی بۆشاییە ئەمڕۆ زاناکان دەڵێن کە دەرەوەی سیستەمی ڕێکخراوی گەردوونی پڕە لە ماددەیەک کە پێی دەڵێن پلازما و ئەم پلازمایەش بە دۆخی چوارەمی ماددە دادەنێن قورئان لە ئایەتی 11 سوورەتی ئەشوڕا پێمان دەفەرموێت
فاطر السماوات والأرض جعل لكم من أنفسكم أزواجا ومن الأنعام أزواجا يذرأكم فيه ليس كمثله شيء وهو السميع البصير. واتا بێگومان هەر ئەو زاتە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە هەر لە خۆتان هاوسەرانی بۆ سازاندون لە ئاژەڵ و مەڕ و ماڵاتیش زووت و نێری مێی بۆ فراهەم هێناون لەم ڕێگەیەوە زاوزێ دەکەن و زۆر دەبن بۆتان. هیچ شتێک نییە لە وێنەی ئەو زاتە هیچ شتێک لەو ناچێت چونکە خوایە و بەدیهێنەرە چۆن لە بەدیهێنراوەکانی دەچێت هەر ئەویش بیسەر و بینایە. هەروەها لە سوورەتی ئەلفورقان ئایەتی 59 الله سبحانه وتعالى فەرموویەتی الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام. واتا الله ئاسمانەکان و زەوی و هەرچی وا لە نێوانیاندایە لە ماوەی 6 ڕۆژدا دروستی کردووە. ئەمە ئەوە دەگەیەنێت کە جگە لە ئاسمانەکان و زەوی شتێک لە نێوانیاندا هەیە واتە نێوان سیستەمی ڕێکخراوی گردوونی داشتانێکی دیکە هەن. ئەمڕۆ زانست بەو شتانە دەڵێت پلازما، دۆخی چوارەمی مادە. یەکێک لە دۆزینەوە گرنگەکانی سەدەی ڕابردوو دۆزینەوەکەی زانا ئیدوین هابلە کە زانایەکی زۆر بەناوبانگە. ئەم زانایە ئەوەی دۆزیەوە کە گردوونەکەمان بەردەوام فراوان دەبێت و قورئان 1400 ساڵ پێش ئێستا لە ئایەتی 47 ئەذاریەتدا ئاماژەی بەمە کردووە و دەفەرمێت والسماء بنيناها بأيدي وإنا لموسعون. واتا ئێمە ئاسمانمان با دەستی قودرەتی خۆمان دروست کرد بەردەوامیش گەورەی دەکەین و فراوانی دەکەین. لە زمانی عەرەبیشدا موسعون واتا فراوانی. بێنە پێشچاوت ئەوەی زاناکان 100 ساڵ پێش ئێستا زانیویانە قورئان 1400 ساڵ پێش ئێستا باسی کردووە کە گردوون لە فراوان بووندایە. چێیە بتوانێت پێش 14 سەدا ئەمە باس بکات؟ بێدینەکە بێدەنگ دەبێت یان لەوانەیە بڵێت شتێکی زۆر گەورە و موعجیزە نییە کە قورئان باسی گردوونزانی کردووە، چونکە عەرەب لە بواری گردوونزانیدا پێشکەوت و زانابوون. لێرەدا من لەگەڵی هاوڕام کە عەرەب شارەزا بوون لە فەلەکناسی گردوونزانی، بەڵام ئەمەوێ بابیری بێنمەوە کە ئەوە سەدەها ساڵ دوای هاتنە خوارەوەی قورئان بوو کە عەرەب پێشکەوتن لە بواری گردوونزانی. بۆیە عەرەب لە قورئانەوە فێری گردوونزانی بووبوون نەوەک پێچەوانەکەی. لە بواری فیزیاشدا بیرۆزێکی بەناوبانکەیە بەناوی بیردۆزی گەردیلەیی. بۆ یەکەم جار پێش 23 سەدا لەلایەن یۆنانیەکانەوە پێشنیار کرابوو. لەلایەن دیموکراتەکانەوە و بڕوایان وابوو کە گەردیلە بچووکترین پارچەی مادەیە کە ناتوانرێ ورتر بکرێ و دابەش بکرێت بۆ پارچەی ورتر. ئەمەش بۆ عەرەبەکانیش باو بوو، غەریب نەبوو. عەرەبەکانیش ئەمەیان دەزانی بە عەرەبی بە گەردیلە دەوترا ذەڕە واتە گەردیلە. بچووکترین بەش لە مادە بە وتەی زانایان، بەڵام ئەمڕۆ کە زانست پێشکەوت و ئەوە زاندراوە کە گەردیلەش وەکو بچووکترین بەش لە مادە کە سیفەتەکانی توخم هەڵدەگرێت ئەویش بەش دەبێت بۆ نیوترۆن و پرۆتۆن و لە قورئاندا ذەڕە واتە گەردیلە هاتووە. بۆیە لەوانەیە خەڵکانێک وا بیر بکەن کە قورئان باسی لە گەردیلە کردووە وەکو بچووکترین بەش لە مادە. ئەمڕۆ زانست پێمان دەڵێت کە دەتواندرێت گەردیلە ورتر بکرێت و قورئانیش لە ئایەتی 3 سوورەتی سەبە پێمان دەفەرموێت وقال الذين كفروا لا تأتينا الساعة قل بلى وربي لتأتينكم عالم الغيب لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. وتا أواني كافر حق بوشن دلن قيامت هرناية نامانگاته. أي پیغمبر صلى الله عليه وسلم پیام بڵێ وانیە ئەرێ سوێن بە پەروەردیگارم هەر یەخەتان دەگرێت، چونکە ئەو زاتە زانایە بانهێنی و شاراوەکان و هەر خۆی دەزانێت کەی بەرپای دەکات. بەقەدەر گەردیلەیەک لە ئاسمانەکان و زەویدا ناتوانێت لەو پەنهان و شاراوە بێت و لەوەش بچووکتر بێت یان گەورەتر،
چونکە هەموو شتێک لە کتێبی تایبەتیدا ڕوون و ئاشکرایە لە لەوح المەحفوظ کە وەک ئامێرێکی کۆمپیوتەری وایە هەموو شتێکی تێدا تۆمارە. ئەم ئاەتە ئەوە دەگەێنێت کە قورئان پێشتر باسی ئەوەی کردووە کە بچووکتر و گەورەتر لە گەردیلە هەیە و ئەمەش چەندین جار دووبارە کراوە، وەک لە سوورەتی یونس ئاەتی 61 الله سبحانه وتعالى دەفەرموێ: وما تكون في شأن وما تتلو منه من قرآن ولا تعلمون من عمل إلا كنا عليكم شهودا إذ تفيضون فيه وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. وتا أي پیغمبر صلى الله عليه وسلم تو به هیچ کارێک هەڵناسی، هیچ بەشێک لە قورئان ناخوێنیتەوە کە ئێمە ئاگادار نەبین، ئێوەش ئەی خەڵکینە بە هیچ هەڵس و کەوتێک هەڵناستن کە ئێمە شایەت نەبین بەسەریەوە لە کاتێکدا ئەنجامی دەدەن و تێیدا ڕۆدەچن. هیچ شتێکیش لە پەروەردگاری تۆ ون نابێت لە پارچە گەردیلەیەکەوە بگرە لە زەوی یا لە ئاسماندا، بچووکتر بێت یان گەورەتر، کە لە دۆسیەیەکی تایبەتی ئاشکرادا لای ئێمە تۆمار نەکرابێت. بۆیە قورئان ماوە بە سەرچوو کۆن نییە. خەڵکی دەڵێن قورئان کۆنە و بە سەردەمێکی دیاری کراوە، بەڵام وەک دەبینن وانیە و بۆ هەموو کاتێک و هەرگیز کۆن نابێت. ئەو قورئانە 14 سەدەیە فەرموویەتی کە شتی بچووکتر و گەورەتر لە گەردیلە هەن، چێە بتوانێ باسی ئەمە بکات لە قورئاندا. وە لە بواری زانستی ئاودا هایدرۆلۆجی لە قوتابخانە لە بارەی سووڕی ئاو فێر بووین. ئەو سووڕەی ئاوە کە لە قوتابخانە فێری بووین بۆ یەکەم جار لەلایەن بێرنارد پالیسی پێشنیار کرابوو لە ساڵی 1580 لە قوتابخانەدا فێر بووین کە ئەو ئاوەی وەکو هەڵم لە زەریاکانەوە بەرز دەبێت و هەورەکان دروست دەکات و هەورەکان دەجوڵێن و بارانەکەی لەیان دەکەون و هەر بەو شێوەیە سووڕی ئاو بەردەوام دووبارە دەبێتەوە. نزیکەی 7 سەدا پێش میلادی زانا تالیسی میلتوس وتویەتی: دڵۆپەکانی زەریاکان بە هەڵیان دەگرێت و دواتر وەکو باران بەسەر زەویدا دەپڕژێت و دەبارێت. پێشتر خەڵکی نەیان دەزانی ئاوی ژێرزەوی لەکوێوە سەرچاوە دەگرێت. باوەڕیان وابوو کە پەستانی فشاری هەوا لەسەر زەریا ئاو پاڵدەدات بۆ ژێر زەوی. ئاوی ژێرزەمین دواتر بەناو هەندێک دەرزی بۆشایی تەنگ و شاراوەدا دەگەڕێتەوە بۆ ناو دەریاکان کە دواتر لە سەردەمی ئەفلاتۆندا ئەو دەرزانە بە نیشتوەکان ناسرابوون. لە سەدەکانی 16 و 17دا هێشتا خەڵکی باوەڕیان بەو بیردۆزە هەبوو، تەنانەت لە نێویشیاندا دیکارت، تاکو لە سەدەی 19دا زانایان مەیلیان بەلای بیردۆزەکەی ئەرستۆدا ڕۆیشتکە دەڵێ: ئاوی ژێرزەمین بەهۆی چڕی ئاو لە بۆشاییە گەورەکانی نێوشاخ و چیاکاندا بڵاو دەبێتەوە و سەرچاوە ئاویەکان پڕ دەکاتەوە. ئەمڕۆژ پاش پێشکەوتنی زانست دەزانین کە ئاوی ژێرزەمین بەهۆی دزەکردنی ئاوی باران بەناو کونیلەکانی زەویدا پەیدا دەبێت. ئەمەش لە قورئاندا باس کراوە، هەر وەک لە ئاەتی 21 ئەزەمردا الله سبحانه وتعالى دەفەرموێ: ألم تر أن الله من السماء ماء فسلكه ينابيع في الأرض ثم يخرج به زرعا مختلفا ألوانه ثم يهيج فتراه مصفرا ثم يجعله حطاما إن في ذلك لذكرى لأولي الألباب. وتا آیا ندبینی که خوا لآسمان و باران دبارینی بو سر زوی، اینجا ئەو بارانە دەبات بە ناو زەویدا کانیاوەکانی لێ دەردێنێ، لە پاشان کشت و کاڵ و گژوگیا و گوڵی پێ دەڕوێنێ کە ڕەنگەکانیان جیاوازە، پاشان دەبینی وشک دەبێ و زەرد هەڵدەگەڕێ، دواتر دەیکات بە پوشی ورد و خاش. بەڕاستی لەمەدا کە باس کرا ئامۆژگاری و پند هەیە بۆ ئەوانەی خاوەن ژیرین. واتە قورئان پێش 14 سەدا باسی چۆنیەتی دروستبوونی ئاوی ژێرزەوی دەکات کە زانست لەم سەدانەی کۆتاییدا درچی پێکرد. و قورئان لە ئاەتی 24 سوورەتی ئەڕۆم زۆر باوردی باسی سووڕی ئاو دەکات و دەفەرموێت:
ومن آياته يريكم البرق خوفا وطمعا وينزل من السماء ماء فيحيي به الأرض بعد موتها إن في ذلك لآيات لقوم يعقلون وتهروها لو بلغو نشانكاني تري أويا كهور بروسكتان نشان دادات كاترسي لدكريتو أميد بخشيشة ترس لا دنگو روناچي بهزي ترس لوي ببيتا مايي ترزو لافاو هروها با أميدي فرو بركتو لا آسمان و باران دبارت زەوی پێ زیندوو دەکاتەوە دوای ئەوەی کە مردبوو ڕوەک و گژ و گیاکان وشک بوون بەڕاستی ئالەم دیاردەیەشدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک ژیریان بخەنە کار و هەروە لە ئایەتی هەژدەی سوورەتی مؤمنون الله سبحانه وتعالى فەرموویەتی وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإنا على ذهاب به لقادرون وتاهر إيما لآسمان وبأندازو نخشيشي دياريكراو باران من باران دو إنزال لا ناخي زويدات زيجير من كردوا بيقومان إيما بزورها شيوة دتوانين أو آول لناو برينو أو سرساوانا وشك بكين ولا آيتي بسودوي سورة الحجر دا فرميت وأرسلنا الرياح لواقع فأنزلنا من السماء ماء فأسقيناكموه وما أنتم له بخازنين وتا إيمش نباما ناردوا كابيتينري الروكو دارو درخته هەروەها بارانمان لە ئاسمانەوە باراندووە و ئێوەی پێتێراو دەکەین بێ ئەوەی ئێوە ئەو ئاوانەتان زەخیرە کردبێت ئێمە لە ژێر زەویدا بۆمان دابین کردوون کە بەهۆی کانی یاخود بیرەوە دەستان دەکەوێت لە زمانی عەرەبیدا وشەی ئەلواقیح لە ڕەگی ئەلقەحەوە هاتووە کە مانای پاکردنەوەیە ئەمڕۆژ زانست پێمان دەڵێت کە هەڵمی ئاو هەورەکان هەڵدەگرێت و لا ڕێگەی باوە دەگوازرێتەوە دواتر بەهۆی چڕبوونەوەی هەورەکان و کۆبوونەوەیان لەگەڵ یەکتر بروسکەکان دروست دەبن و بارانی لێ دەکەوێتەوە و لە ئایەتی 43 سوورەتی ئەننور تێر و تەسەلتر باسی لێوە دەکات الله سبحانه وتعالى دفرموه ألم تر أن الله يزجي سحابا ثم يؤلف بينه ثم يجعله ركاما فترى الودق يخرج من خلاله وينزل من السماء من جبال فيها من برد فيصيب به من يشاء ويصرفه عن من يشاء يكاد سنا برقه يذهب بالأبصار وتا آیان نابینید کە بێگومان خوا بە ئارامی و شێنەی هەورەکان بە ئاسماندا دەبات دوایی پەیوەستیان دەکات بە یەکەوە ئەوسا کەڵەکەیان دەکات لەسەر یەک ئینجا دەبینیت لە تۆی ئەو هەورانەوە کاوەک و کێوان باران و تەرزا دەبارێنێت کاتێک کە بە فڕۆکە سەر و هەورەکان دەکەوین بە چاچی بۆمان دەردەکەوێت کە هەورەکان وەک سیا چوون بە ئاسماندا و دۆڵ و شێو لە نێوانیاندا هەیە جا لە سوودی ئەو بارانە بە هەر کەس خوا بیەوێت خێر و بەرەکەت دەبەخشێت هەر کەسیش کە بیەوێت لێی دوور دەخاتەوە هەورە بروسکەکان ئەوەندە بەهێزن خەریکە بریسکەکەیان بینایی چاوان بەرێت هەروەها لە ئایەتی 48 سوورەتی ئەڕۆمدا الله سبحانه وتعالى فەرموویەتی الله الذي يرسل الرياح فتثير سحابا فيبسطه في السماء كيف يشاء ويجعله كسفا فترى الودق يخرج من خلاله فإذا أصاب به من يشاء من عباده إذا هم يستبشرون وتا الله أو ذاتي كتندها زور باد دنيرت أو بايا هور هالدقريتو لقل خويدا رابيسي دكات جا الله پخشي دكاتو با آسمان دا بهر شێواز و شێوەیەک کە بیەوێت هەورەکان پارچە پارچە دەکات ئینجا دەبینیت باران لە نێوانیاندا دەردەزێت و دادەبەزێتە سەر زەوی جاکاتێک بارانەکەی باران بۆ هەر تاقمێک لە بەندەکانی کە بیەوێت ئەوانیش یەکسەر خۆشحاڵ و دڵخۆش دەبن و موژدە دەدەن بە یەکتری و لە چەندین شوێنی تری قورئانی پیرۆزدا زۆر بەڕوونی باسی سووری ئەو دەکات وەک لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 57 و لە سوورەتی ئەڕەعد ئایەتی 17
ولا سورة الفرقان آية 14 وآية 49 وسورة الفاطر آية 9 وسورة الجاثية آية 5 وسورة قاف لا آية 9 بو آية 10 وسورة الواقعة آية 67 تا 7 وسورة الملك آية 3 وسورة الطارق آية 11 ودەتوانم چەندین ئاەتی تر لە قورئاندا ئاماژە پێ بکەم کە باس لە سووری ئاو دەکەن چێ بتوانێت بەم شێوەیە وا بەڕوونی باسی سووری ئاو بکات لە کاتێکدا زانست لە سەدەی 16 تەنها هەندێک پێی پێبردوو بە شێکی تری لەم دوایانەدا سەلمێنراوە هەرگیز چاوەڕێی ئەوەش نەبیت کە ئەو بێدینە وەڵامێکی بۆت هەبێت لە بواری جیۆلۆجی زەویزانیدا زەویزانەکان پێمان دەڵێن ئەو زەویەی کە ئێمە لەسەری دەژین نیوەتیرەکەی نزیکەی 3750 میل دەبێت و چینە قوڵەکانی زەوی شل و زۆر گەرمە و ژیان تەیاندا ئەستەما بەڵام چینەکانی سەرەوە ڕەقن و توێکڵەکەشی چینێکی ڕەق تەنگترە کە ئەستوریەکەی بە نزیکی لە نێوان 1 تا 10 میلە و ئەم چینەی زەوی کە لەسەری دەژین ئەگەری زۆری لەرزین و جوولانەوەی هەیە و هەر زانست پێمان دەڵێت بەهۆی قەتبوون یان نوشتانەوە و پێچەوانەی چینەکانی زەویەوە زنجیرەیەک لە چیاکان لە ناخی زەویدا دروست بوون کە وەک مێخ لە زەوی چەقیون و ئەمەش توندی و جێگیری و خۆڕاگری بە زەوی دەبەخشن و لە جوولانەوە و لەرینەوە دەیپارێزن واتە زاناکان ئەوەمان پێ دەڵێن کە هۆی جێگیری زەوی ئەو چینانەی شاخەکانن کە وەک مێخ و ناڵ لە ناخی زەوی چەقیون ئەم ڕاستیەش لە ئاەتی 6 و 7 سوورەتی ئەننەبەئدا ئاماژەی پێدراوە وەک ئەڵڵا سوبحانەوە تەعالا دەفەرموێ ئەلەم نەجعەل الئەڕض میهادا ئایا زەویمان وەک لانکە بۆ فەراهەنگ نەهێناون وەلجیبالە ئەوتادا واتە چێوەکانمان وەک مێخ بۆ دانەکوتاون تا زەوی بپارێزێت لە فشاری بورکان و مادە تواوەکانی ناو ناخی هەروەها هەتا لەنگەری ڕاک بگرێت و چەندەها سوودی ترتان پێ بگێنێت لە زمانی عارەبیدا وشەی ئەوتاد بە مانەی مێخ یان پووزاو دێت کە مێخێک یان پوازێک لە زەویدا دەچێنی بەشی سەرەکی پوازەکە دەچێتە قوڵایی زەمین و تو تەنها بەشێکی کەمی پوازەکە لەسەر زەمین دەبینی بۆیە بە هەمان شێوە ئەو چیایانەی کە دەیان بینین بەشی سەرزەمینیان تەنها بەشێکی بچووکی چیاکانن بەشە گەورەکەی لە قوڵایی زەمیندایە وەکو چۆن چیایەکی بەفرین لە ناو زەریادا دەبینی ئەو بەشەی سەری چیا بەفرینەکە کە تۆ دەیبینی زۆر بچووکە و کەمتر لە سەدادەی و بەشی گەورەی چیا بەفرینەکە لەژێر ئاوەکەیە بە هەمان شێوەش چیاش لە سەر زەوی بەشێکی زۆر بچووک لێی دەبیندرێت و بەشە گەورەکە لە ناو زەویدایە لە ئاەتی 32 سوورەتی ئەننازیعاتدا ئەڵڵا سوبحانەوە تەعالا دەفەرموێ وەلجیبالە ئەڕساها واتە خوا شاخەکانیشی بە پتەوی دامەزراندووە و لە ئاەتی 19 سوورەتی ئەلغاشیەدا الله سبحانه وتعالى فرمويتي وإلى الجبال كيف نصبت واتاكي وكانشي باتوكمي دامزراندوه ذي آرتيج كايچێکە لە پەرتووکە هەرە بە بایەخەکان و پرۆگرامی وانەی جیۆلۆجی زانکۆکانە یەکێک لە نووسەرانی ناوی دکتۆر فرانک پرێسە لەم پەرتووکەدا دەربارەی چیاکان دەنووسێت و چیاکان وێنە دەکات و ئەوە پیشان دەدات کە چیاکان ڕەگی باش و قۆڵیان هەیە و ئەم ڕەگانە شێوە پوازین و باشی زۆرینەی چیاکان پێک دێنن ئەو بەشەی چیاکان کە لەسەرەوە دەبینن تەنها بەشێکی کەمە و بەشی سەرەکی لە قوڵایی زەویدایە و دکتۆر فرانک پرێسکا کەسێکی دەستباڵا و سەنجیم بووە لە بواری جیۆلۆجیدا و سەرۆکی بەشی زانستی ئەکادیمی بوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕاوێژکاری زانستی سەرۆکی پێشووتری ئەمریکا جیمی کارتەر بوو دەڵێت فەرمانی چیاکان ئەوەیە کە نەهێڵێت زەوی بەهەژێت و بلەرزێت ئەمەش پێش نزیکەی 100 ساڵ وای وتووە بەڵام قورئانی پیرۆز پێش 14 سەدە لە ئاەتی 31 سوورەتی ئەلئەنبیادا باسی لەمە کردووە وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالا دەفەرموێ وجعلنا في الأرض رواسي أن تميد بهم
واتە لە زەویشدا کەش و کێوەکانمان چەسپاندووە تا لاسەنگ نەبێت و لار نەبێتەوە و هەڵیان نەجێڕێتەوە. و لە سوورەتی لوقمان ئاەتی دا الله سبحانه وتعالى فرموویەتی خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم. واتە ئاسمانەکانی دروست کردووە بەبێ کۆڵەگا با چاوی خۆتان دەیان بینن. لە زەویشدا کێوەکانی دامەزراندووە کە لەنگەری زەویان ڕاگرتووە نەوەکو ژێرە و ژوور بین و لار ببینەوە. لێرەدا قورئان باسی فەرمانی چیاکانمان بۆ دەکات کە بریتیە لە ڕێگرتن لە لەرەلەری زەوی و لەنگەرگرتنی لە کاتێکدا ئەم لەم چەند ساڵەی دواییدا درکی پێکردووە. ئێستا ئێوە بڵێن چێ بتوانێت پێش 14 سەدە باسی ئەمە بکات لە قورئاندا؟ لە بواری زانستی زەریاکاندا زەریا زانی. لە ئاەتی 53 سوورەتی الفورقاندا الله سبحانه وتعالى فرموویەتی وهو الذي مرج البحرين هذا عذب فرات وهذا ملح أجاج وجعل بينهما برزخا وحجرا محجورا. وتا الله هر ئەو زاتەیە کە ئاوی دوو دەریایان دوو ڕووبار لە پاڵیەکدا وەک خۆیان دەهێڵێتەوە و تێکەڵ نابن چونکە چڕیان جیاوازە، ئەمەیان شیرین و خۆش و سازگار، ئەوی تریان تفت و تاڵە، لە نێوانیاندا بربەست و کۆسپی فراهەم هێناوە و ناهێڵێت تێکەڵ ببن. و هەمان شت لە ئاەتەکانی 19 بۆ 20 سوورەتی الرەحماندا دووبارە بووتەوە وەکو الله سبحانه وتعالى دەفەرموێت مەرەج البەحرەین یەلتەقیان بەینەهما بەرزەخ لا یەبغیان. واتە خوای گەورە ئاوی دوو دەریای بەرەڵا کردووە و بەیەکی گەیاندون کەچی تێکەڵیش نابن، بربەستێک لە نێوانیاندا هەیە کە ناهێڵێت تێکەڕ ببن و تێکەڵی یەکتر ببن. پێشتر مفەسیرانی قورئان زانی بوویان کە دوو جۆرە ئاو هەن، یەکێکیان شیرین و ئەویتر سوێر، بەڵام نەیانتوانی لە مەبەستی قورئان تێبگەن کە دەڵێت ئەم دوو ئاوە بە یەک دەگەن بەڵام تێکەڵی یەکدی نابن، بربەستێکە بەرزەخێک لە نێوانیاندا هەیە. ئەمڕۆ پاش ئەوەی زانست پێشکەوت دەرکەوت کە هەر کاتێک ئاوێکی شیرن تێپەڕی بۆ ناو ئاوی سوێر ئەو کات پێکاتەکانی لەدەست ئەدات و چوونیەک دەبێت لەگەڵ ئەو ئاوەی کە چۆتە ناوی. ئەو ناوچەیەش ناوچەی چوونیەکەکە قورئان بە بەرزەخ ئاماژەی پێداوە و ئەم دیاردەیەش لە چەند شوێنێکی جیهاندا بەدی دەکرێت، وەک لە بەشی دەستپێکی باشووری ئەفریقیا دەتوانی ئەم دوو ئاوە ببینی کە بە یەکدی دەگەن و دەتوانی تەنانەت ببینی کە ڕەنگەکانیشیان جیاوازە لە یەکدی. لە میسریش کە ڕووباری نیل دەگاتە دەریای ناوەڕاست و باشترین نمونە کەنداوی مەکسیکە، بە درێژایی هەزارەها میل کەنداوی مەکسیک درێژ دەبێت بەرەو باکوور و ڕۆژهەڵاتی کیشوەری ئەمریکای باکوور، دواتر لەوێوە درێژ دەبێتەوە بەرەو ڕۆژهەڵات کە بەرەو ئاڕاسەی ڕۆژ ئاوای ئەوروپایە. بە درێژایی ئەم کەنداوە دوو جۆر ئاو بە تەنیشیەکدا درێژ دەبنەوە و تێپەڕ دەبن بێ ئەوەی تێکەڵی یەکتری ببن، و ئەگەر بە بەلەمێک بە درێژایی جۆگەی کەنارەکەدا بڕۆیت و هەندێکیان ئاو لە لای چەپ و هەندێکیش لە لای ڕاستەوە بێنی، ئەوە یەکێکیان شیرینە و ئەوی تر سوێرە و تەنانەت پلەی گەرمای هەردووچیان جیایە لە یەکتری. پرۆفیسۆر دکتۆر ڕاو کە ئەندازیار و شارەزایەکی بەناوبانجی بواری زەریازانیە و لە زانکۆی عەبدولعەزیز لە سعودیا وانەبێژە، کاتێک ئاەتی چلی سوورەتی ئەننووری پێشاندرا کە تێیدا خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرموێت أو كظلمات في بحر لجي يغشاه موج من فوقه موج من فوقه سحاب ظلمات بعضها فوق بعض إذا أخرج يده لم يكد يراها ومن لم يجعل الله له نورا فما له من نور. واتە ئەوانەی ڕێبازی کوفریان گرتۆتە بەرکار و کردەوەکانیان وەک چەندەها تاریکایی وایە کە لە ناو دەریایەکی قوڵدا شەپۆڵ لەسەر شەپۆڵ بدات بە سەریدا، لە سەروی شێوە هەورێکی تاریک دایگرت بێت، تاریکاییەکان چین چین لە سەریەک نیشتە بن، کاتێک کا دەستی دەربهێنێت خەریکە دەستی خۆی نەبینێت لەبەر تاریکی، بێگومان ئەوەی خوا نووری پێ نەبەخشێت
هەرگیز نووری دەست ناکەوێت. پرۆفیسۆر ڕاووتی ئەم ئاەتە ئاماژە بە دەریایەکی ئاسایی نادات، بەڵکو ئاماژە بە زەریایەکی قوڵ و گەورە دەکات. پێشتر مرۆڤ نەیدەزانی کە قوڵایی زەریە تاریکە لەبەر ئەوەی مرۆڤ نەیدەتوانی زیاتر لە 20 تا 30 مەتر ژێر ئاو بکەوێت. دوای ئەوەی کە لە سەدەی 19دا زانست پێشکەوت و ژێردەریایی داهێنرا دەرکەوت کە قوڵایی زەریە تاریکە و تەنانەت ئەو ماسیانەی لەو قوڵایانەدا دەژین ڕووناچی خۆیان هەیە. بۆیە پرۆفیسۆر ڕاووتی ئەم تاریچەی کە لەو ئاەتەدا بە نمونە هێنراوەتەوە بەهۆی دوو دیاردەوە دروست دەبێت کە یەکێک لە هۆکارەکان مژینی ئەو ڕووناچیەیە کە دەچێتە ناو دەریاکەوە بەهۆی چینەکانی ئاوەکەوە. دیارە ئەمڕۆژ دەزانین کە ڕووناچی 7 ڕەنگی جیاوازی هەیە، ئەویش ڕەنگەکانی وەنەوشە، شینی نیلی، شین، سەوز، زەرد، پرتەقاڵی، سوور، واتە 7 پێکهاتەی هەیە بۆیە کە ڕووناچی دەچێتە ناو زەریایان دەریا. چینی یەکەم 10 تا 15 مەتر ئاو دەبێت. ڕەنگە سوورەکەی ڕووناچی دەمژێت، هەر لەبەر ئەمەش ئەگەر کەسێک بە مەلا بچێتە قوڵایی 25 زەریا و بریندار ببێت و خوێنی لێ دەرچێت، ئەو ناتوانێت ڕەنگی سوێری خوێنەکەی ببینێت. لە بیرما کە جارێک چووم بۆ مۆریشیس، هەڵێکم بۆ ڕەخسا کە بەژێر ئاوگەڕێک بڕۆمە خوارەوە بۆ ناو قوڵایی زەریا. لەوێ کە خەزێکی چۆکڵاتی کێت کاتم لەگەڵ خۆم هەڵگرت کە ڕەنگی سوورە. کاتێک گەیشتینە قوڵایی 15 تا 20 مەتر ڕەنگی سوور ون بوو. دیار نەما بەهۆی هەڵمژینی ڕەنگە سوورەکەوە لەلایەن چینی ئاوەکەوە، بۆیە کاخەزەکە تاریک بە دیار کەوت. وەکو قاوەیی بوو، بە هیچ جۆرێک هیچ ڕەنگێکی سوورم بەدی نەکرد. بەڵام کاتێک کە ڕووناچی مۆبایلەکەم هەڵکرد، ئینجا توانیم ڕەنگە سوورەکەی کاخەزەکە ببینم. وا کاتێک کە مۆبایلەکەم کوژاندەوە دووبارە ڕەنگە سوورەکە بزر بوو، قاخەزەکە تاریک بوویەوە. و لە قوڵایی 30 بۆ 50 مەتر ڕەنگی پرتەقاڵی هەڵدەمژرێت و لە 50 تا 100 مەتر ڕەنگی زەرد دەمژرێت، لە 100 تا 200 مەتر ڕەنگی سەوز دەمژرێت، و لەژێر 200 مەتردا ڕەنگی شین دەمژرێت و دواتر نیلی وەنەوشە. بەم هۆیەوە دەریاکە یان زەریاکە چین تاریک دەبێت و ڕووناچی نابیندرێت. قورئانیش لە ئاەتەکەدا دەفەرمێت تاریکی لەسەر تاریکی. هۆکاری دووەم کاتێک ڕووناچی خۆر ئاڕاستەی زەوی دەبێت پێش ئەوەی بگاتە زەوی بە هەورەکاندا و چینەکانی تردا تێپەڕ دەبێت و بەشێک لە ڕووناچیەکەی دەمژن. بەم هۆیەشەوە چینێک لە تاریکایی لە ژێر هەورەکاندا دەبیندرێت. ئەو بەشە ڕووناکچەشی کە دەمێنێتەوە و دەگاتە زەوی و دەچێتە سەرڕووی دەریا و زەریاکان، لەلایەن شەپۆلەکانەوە دەدرێتەوە و پەرز دەکرێت. لە ئەنجامدا ڕەنگی سیلڤەری لە سەرڕووی شەپۆلەکان دروست دەبێت. بەڵام ئەی مەبەستی قورئان چییە لەوەی کە دەفەرموێت شەپۆل لەسەر شەپۆل؟ وەک دەزانین ئێمە لە سەرڕووی چینی دەرەوەی دەریا و زەریاکان شەپۆلەکان دەبینین، و لە سەدەی ڕابردوودا ئەوە زاندرا کە چینەکانی ناوەوە شەپۆلیان هەیە. ئەم شەپۆلە ناوەکیانەش زەریا و دەریاکان زیا دەکەنەوە بۆ دوو بەش. بەشی سەرەوە ڕووکەشە بەش، و بەشی قوڵایی بەشی سەرەوە ڕووناکە و گەرمە. بەڵام بەشی خوارەوە تاریک و ساردە، کەواتە تەواوی ئەم ڕاستیانەی کە لەم چەندین ساڵەی کۆتاییدا زانست سەلماندوویەتی پاڵپشت و پشتڕاستی نمونەکەی ئاەتی چلی سوورەتی نوورە کە تێیدا کردەوەی بێباوەڕان وێنا دەکات بەو چینە تاریکانەی ناو قوڵایی دەریا کە شەپۆل لەسەر شەپۆل باسەریدا تێپەڕ دەکات. لە بواری زیندەوەرزانیدا قورئان لە ئاەتی 30 سوورەتی ئەلئەنبیادا دەفەرموێت: وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. واتا آیا بێباوەڕان نابینن کە لە ئاو هەموو شتێکی زوندومان فەراهەم هێناوە؟ ئایا ئەوانە هەر باوەڕ ناهێنن؟ بیهێنە بەرچاوت لە بیابانی حیجاز کە ئاوی زۆر گەرمە. چێ باوەڕی دەکرد کە هەموو ئەو زیندەوەرانەی ناو بیابانەکە و لەو بێ ئاویەدا لە ئاو دروست بووبن؟ ئەگەر قورئان ئاماژەی بە شتێکی تر بکردایە و تیشتی خۆر لەوانەیە بۆ ئەو خەڵکە گونجاوتر و جێی باوەڕتر بوایە. بەڵام ئاو قورئانیش پێش 14 سەدە باسی ئەمەی کردووە و ئەمڕۆ زانست دەری خستووە کە هەر بوونەوەرێکی زیندوو خانەی سایتوپلازمی هەیە، ئەویش 180 ئاوە، و هەر بوونەوەرێکی زیندوو 150 تا 190 لە ئاو پێک دێت.
بیهێنە بەرچاوت قورئان باسی ئەمەی کردووە 14 سەدە پێش ئێستا. قورئانی پیرۆز لە ئایەتی 45 سوورەتی ئەن-نور دەفەرموێت: والله خلق كل دابة من ماء فمنهم من يمشي على بطنه ومنهم من يمشي على رجلين ومنهم من يمشي على 4 يخلق الله ما يشاء إن الله على كل شيء قدير. واتە خوا هەموو زیندەوەرێکی لە ئاو دروست کردووە، ئینجا هەندێ لەوانە لەسەر سکی دەڕوات و هەندێکی تریان لەسەر 2 قاس دەڕوات و هەشیانە لەسەر 4 پێ دەڕوات. خوا هەرچی بوێ دروستی دەکات، بێگومان خوا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. هەروەها قورئانی پیرۆز لە ئایەتی 54 سوورەتی ئەل-فورقان دەفەرموێت: وهو الذي خلق من الماء بشرا فجعله نسبا وسهرا وكان ربك قديرا. وتاخوا ذاتك لا آوي مروف آدمي زادي دروس كردوا، إنجا أو آوي كردوتا هوي رتسلك پشتکە بەڕێگەی نێرینە دەگەن بە مرۆڤ وەک کوڕ، و خزم کە بەڕێگەی ئافرەت دەگەنەوە بە مرۆڤ وەک کچەزا و خوشکەزا، و پەروەردیگارت هەمیشە بەدەستەڵات و توانایە. لە بواری ڕووەک ناسیدا وەک ئاشکرایە پێشتر نەدەزاندرا کە ڕووەکەکانیش ڕەگەزیان هەیە نێر و مێ، بەڵکو لەم ساڵانەی دواییدا درک بەوە کرا. بەڵام قورئانی پیرۆز پێش 14 سەدە لە ئایەتی 53 سوورەتی تاهادا دەفەرموێت: الذي جعل لكم الأرض مهدا وسلك لكم فيها سبلا وأنزل من السماء ماء فأخرجنا به أزواجا من نبات شتى. وتا ئەو زاتەی کە زەوی بۆ ئێوە بارهێناوە وەکو لانکە و بێشکە لە سەری دەحەوێنەوە، هەروەها جۆرەها ڕێگەی زەمینی و ئاسمانی و هەوایی تێدا بۆ فەراهەم هێناون لە ئاسمانیشەوە باراندا دەبەزێنێت کە بەهۆیەوە چەندەها جووت ڕوەچی پێڕواندووە. لە زمانی عارەبیدا وشەی ئەزواج واتە جووت، هەر یەکێکیان جیا لەوەی تر، بۆیە قورئان دەڵێت تەنانەت ڕووەکەکانیش ڕەگەزی نێر و مەیان هەیە. هەروەها قورئانی پیرۆز لە سوورەتی ئەڕەعددا ئایەتی 3 دەفەرموێت: وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا ومن كل الثمرات جعل فيها زوجين 2 يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون. وتا الله أو ذاتيك زوي راخستو و باپاني و دريجي و چندها چيا و روباري تيداد دانا و دروس كردو و لهمود زور ميويك جوتي نيرو مي تيداد دروس كردو. شەو دەدات بە سەر ڕۆژدا، بەڕاستی لەوانەدا بەڵگە و نیشانە هەیە بۆ ئەو کەسانەی کە بیر دەکەنەوە. و لە ئایەتی 26 سوورەتی یاسیندا الله سبحانه وتعالى دەفەرموێ: سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلمون. وتا پاچی و بێگەردی بۆ ئەو زاتەی هەر هەموو بەدیهێنراوەکانی بە جووت دروست کردووە لەوەی لە زەویدا دەڕوێت، لە خۆشیان لەو شتانەشکە نایزانن لە سەردەمی عیلم و زانستیدا ڕوون بۆتەوە کە هەموو بەدیهێنراوان مادی و معنەوی جووت. لەمڕۆدا پاش گەشە سەندنی زانست دەرکەوتووە کە تەنانەت شتەکانی تریش بە جووتی دروست کراون، وەکو کارەبا کە پۆزەتیف و نێگەتیفی هەیە، تەنانەت گەردیلەکانیش ئەلیکترۆن و پرۆتۆن نیگاتیف و پۆزەتیفن. هەر بۆیە قورئان لە ئایەتی 36 سوورەتی یاسیندا دەفەرموێت: ئێمە هەموو شتێکمان بە جووتی خەڵق کردووە بگرە لەو شتانەی کە دەیان ناسی و ئەوانەی کە نایان ناسی. چێ بتوانێت باسی ئەمە بکات لە قورئاندا پێش 1400 ساڵ؟ لە بواری بیرکاریدا وەک دەزانین بیردۆزێک هەیە بە ناوی بیردۆزی ئەگەر کە بریتیە لە ڕێژەی ئەگەری هەڵبژارنێکی دروست لە ناو چەندین هەڵبژار دەدا.
بیردۆزەکە دەڵێت کە ژمارەی ئەو هەڵبژارنانەی کە هەتەو یەکێکیان دروستە ئەوە دەتوانیت بە دابەشکردنی ئەو هەڵبژارنە دروسترا لەسەر کۆی هەڵبژاردنەکان ئەگەری دەرچوونی ئەم هەڵبژارنە دروستەکە دیار بکەیت. بۆ نمونە پارەی ئاسن دوو ڕووی هەیە، شێر و خەت. ئەگەر پارەیەکی ئاسن هەڵدەیت ئەوە ئەگەر دەرکەوتنی هەر یەک لەوانە لەو ڕوانە بریتە لە 1/250. ئەگەر پارەکە 2000 هەڵدەیت ئەوە ئەگەرەکە بۆ نێو هێندە کەم دەکات و دەگاتە 1/4 لە 125. ئەگەر دراوەکە 3000 هەڵدەی ئەوە چانسی دەرکەوتنی یەکێک لە ڕووەکانی دراوەکە دووبارە دەبێتە نیوەی ئەنجامەکەی پێشوو، واتە لە 105.12. ئەگەر زارێکیش هەڵدەیت 6 هەڵبژاردنت دەبێت، 1 تاکو 2 و 3 تاکو 4 و 5 تاکو 6. ئەگەر پێشبینی دەرکەوتنی یەکێکیان بکەی ئەوە چانسی ئەوەی کە پێشبینیەکەت دروست بێت دەبێت 1/6. ئەگەر زارێک 2000 هەڵدەی ئەوە چانسەکە دەبێتە بەرەنجامی لێکدانی 1/6 بە 1/6 کە دەکاتە 1/36. و ئەگەر 3000 هەڵی دەی ئەوسا چانسەکە دەبێتە 1/6 لێکدان 1/6 لێکدان 1/6 کە دەکاتە 1/216. بەمە دەوترێت بیردۆزی ئەگەر. لەوانەیە کەسێک بڵێت ئەم زانیاری و ڕاستیانەی کە لە قورئاندا هەن و نووسراون تەنها ئەگەر و سوودفەیە. ئێستا بە ئێمە لەسەر بنەمای ئیردۆزی ئەگەر ئەم بۆچوونەشی بکەینەوە. بۆ نمونە ئەگەر بپرسیت شێوەی زەمین چۆنە، لەوانەیە بتوانی دەشێو بڵێت 4 گۆشەیە یان 3 گۆشەیە، 6 گۆشەیە، 7 گۆشەیە، تەختە یان گۆیە هەتا دوایی. ئەگەری دەرکەوتنی وەڵامی دروست دەبێتە 1/10. ئایا مانگ ڕووناچی خۆیەتی یان هی پەرسکردنەوەیە؟ دوو هەڵبژاردن هەن، هی خۆیەتی، هی خۆی نییە. چانسی ئەگەری وەڵامی دروست دەبێتە 1/2، واتە لە 150. واتە ئەگەری ئەوەی کە تۆ وەڵامی دروست بزانیت بۆ هەردوو پرسیار دەبێت 1/10 لێکدانی 1/2 کە دەکاتە 1/20، واتە لە 105. ئەگەری ئەوە هەیە وەڵامەکانت دروست بن. گەر لێت بپرسن بوونەوەرە زیندوەکان لە چی دروست بوون، دەتوانیت پێشبینی لانی کەم 10,000 شت بکەیت: دار، ئاسن، ئەلەمنیۆم، ستیل، ئاو هەتا دوایی. ئەو کاتەش چانس و ئەگەری زانینی وەڵامی ڕاست 1/10,000. ئێستا ئەگەر و چانسی دەرچوونی وەڵامی ڕاست بۆ یەکێک لەو سێ پرسیارە لە هەمان کاتدا زەوی گۆیە، ڕووناچی مانگ پەرچکراوە و هەموو شت لە ئاو دروستکراوە، دەگاتە 1/10 لێکدانی 1/2 لێکدانی 1/10,000 کە دەگاتە 1/60,000، واتە 70 لە 1 ملیۆندا 70. واتە ئەگەر تەنها ئەگەری زانینی وەڵامی ڕاست بۆ ئەو سێ پرسیارە ئەوەندە بێت، ئاخۆ ئەگەری ڕاست دەرچوونی ئەو هەزاران ئاەتەی قورئان کە باسی زانست دەکەن و تەنانەت یەکێکیان دژی زانست نییە چەندە بێت. بێگومان ئەگەرەکەی هێندە ڕێژەیەکی کەمە کە هەر ناخوێندرێتەوە و حیسابی بۆ ناکرێت، بە جۆرێک ئەگەرەکەی لە دوای پۆینتەوە 50 سفری دەبێت. بۆیە بیرکاریانە لۆجیکیانە ئەستەمە و جێی باوەڕ نییە کەسێک بتوانێت لە ئەگەرێکی وەها کەمدا وەڵامێکی 100% دروستی چەندان بابەتی زانستی بداتەوە. لە بواری گیانەوەر زانیدا قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلئەنعام ئایەتی 38 دەڵێت: وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. واتە هیچ زیندەوەر و گیان لەبەرێک نییە بەسەر زەویدا بڕوات و هیچ باڵندەیەک بە باڵەکانی بفڕێت و ئەوانیش ئومەت و گەلێک نەبن وەک ئێوە.
دڵنیا بن هیچ شتێک نییە پشتگوێمان خست بێت لە کتێبە تایبەتیەکەی لەوحول مەحفوظدا لەوە دووە هەر هەموو ئەوانە کۆ دەکرێنەوە بۆ لای پەروەردگاریان بۆ ئەوەی دادگایی بکرێن و هەموو کەس مافی خۆی وەربکرێت یان تۆڵەی ڕەوای لێ بسەندرێت. ئەمڕۆ زانست پێمان دەڵێت کە گیانەوەر و باڵندەکان وەکو مرۆڤ لە کۆمەلگاکاندا دەژین وەکو مرۆڤیش خێل و کۆمەڵیان هەیە و هەروەها قورئانی پیرۆز لە سوورەتی النەحل ئایەتی 68 دەفەرموێت وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون وتا پەروەردیگاری تۆ ئەی ئینسان نیگا و ئیلهامی کردووە بۆ هەنگ کات جێگا بۆ خۆی ساز بکات لە کون و کەلێنی چیاکاندا هەروەها لە کەلەبەری درەختەکان و لەو شوێنانەش کە ئادەمی زاد بۆی ئامادە دەکات. لە ئایەتی 69 هەمان سوورەتدا ئەڵڵا سوبحانە وتەعالا فەرموویەتی ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون وتا پاشان فێرمان کرد کە لە هەموو بەرو بوومێک بخوات و پێمان ڕاگەیان ئەو نەخشانەی کە پەروەردیگارت بۆی کێشاویت بە ملکەچیەوە ئەنجامی بدە جا لەناو سچی ئەو هەنگانەوە شلەیەکی ڕەنگ جیاواز دێتە دەرەوە کە شیفای تێدایە بۆ خەڵکی بەڕاستی ئالەمەشدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە بۆ کەسانێک کە بیر دەکەنەوە. ئایا مەبەستی قورئان چییە لەوەی دەفەرموێت با هەنگمان ڕاگەیاند ئەو نەخشانەی کە پەروەردیگارت بۆی کێشاویت بە ملکەچیەوە ئەنجامی بدە. کارل فۆن فرێش لە ساڵی 1973 خەڵاتی فەخری نۆبڵی وەرگرت لە پای دۆزینەوەی شووناسی هەنگ. ئەم زانایە دەڵێت هەر کاتێک کە هەنگ گوڵێکی نوێ یان باخچەیەکی نوێ ببینێت دەچێت و ڕێگاکە با دیقەت و تەواوی بە شاهەنگی خانەی هەنگ دەڵێت کە بەمەش دەوترێت سەمای هەنگ. بهێنە پێشچاوت کە 14 سەدە لەمەو پێش قورئانی پیرۆز باسی ئەمەی کردووە لە کاتێکدا هەمووی 50 ساڵ نابێت کە زانست دەرچی پێکردووە و هەر لەم دوو ئایەتەی سوورەتی النەحلدا خوای گەورە زانیاریەکی ورترمان دەربارەی هەنگ دەداتێ کە ئەویش بریتیە لەوەی کە ئەو هەنگەی فەرمانی بەسەردا کراوە و با کارکردن هەڵدەستێت ڕەگەزەکەی مەیە چونکە فەرمانەکانی کولی فەسلوکی ئیتەخیذی بەکار هاتووە کە بۆ ڕەگەزی مەیە زانستی نوێ دەری خستووە ئەوەی هەڵدەستێت بە گەڕانی گوڵەکان و دروستکردنی شانەی هەنگوین تەنها مەیەکانی هەنگە تەنانەت هەموو کارەکانی ناوەوە دەرەوەی خانەش هەنگە مەیەکان دەیکەن و ڕۆڵی نێرەکان تەنها پیتاندنی شاژنی هەنگەکانە. بگرە خانەکە لە هەندێک باری وەک کەمی خواردندا پەنا دەباتە بەر دەرکردنی نێرەکان و بە دڕاندنی باڵیان نەگەڕانەوەیان بۆ خانەکە مسۆگەر دەکات. لەبەر ئەمەش فەرمانی خوای پەروەردیگار ئاڕاستەی هەنجی مێکراوە تەواو وەک ئەوەی زانستی نوێ سەلماندوویەتی و بە پێچەوانەی ئەوەی لە زمانی عارەبیدا باوە تا بزانرێت ئەمە وتەی خوای باڵادەستە و شیاوی هەموو کات و شوێنێکە و پێشتریش وا دەزاندرا کە ئەو هەنگەی بەکارکردن هەڵدەستێت ڕەگەزەکەی نێرە. هەر بۆیە شکسپێر لە شانۆکەیدا لە ساڵی 1004 میلادیدا دەڵێت هەنگی نێر سەربازە هەنگە و بە شای هەنگ ناوی دەبات بەڵام ئەمڕۆ زانست دەڵێت کە هەنجی کارکردن مەیە و ئەوەی پێی دەوترێت شای هەنگ لە ڕاستیدا شاژنە نەکشە. بهێنە پێشچاوت کە 14 سەدا پێش ئێستا قورئانی پیرۆز تەنانەت باسی ڕەگەزی ئەو هەنگەشی کردووە کە بەگەڕانی سەرگوڵەکان و ئیشەکانی ناوەوە و دەرەوەی خانەش هەڵدەستێت و لە سوورەتی العنکەبوت ئایەتی 41دا ئەڵڵا سوبحانە وتەعالا دەفەرموێ
مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. واتان نمونەی ئەوانەی جگە لە خوای گەورە کەسانێکی تر دەکەنە پشتیوانی خۆیان وەک نمونەی جاڵجاڵۆکەیەک وایە کە ماڵێکی بۆ خۆی ساز کردبێت. بەڕاستی لاوەسترینی هەموو ماڵەکان ماڵی جاڵجاڵۆکەیە ئەگەر سەرنجیان بدایە و تێگەیشتنایە، چونکە ماڵی جاڵجاڵۆکە نە بناغە و نە دیواری هەیە، نە سەر و نە دەرگا و پەنجەرە، نەدەتوانێت